ئەوان بوون بەڵام بە پێچەوانەی ئەوانەوە بوون. ئەوان خواناس بوون، ئەمان ئیمان زەعیف و کەمتەرخەم و خەمسارد بوون. خوای گەورە فەرمی فەخەلەفە من بعدهم خەلف ئەضاعوا الصەلاة. دوێنێ ئایەتەمان تەفسیر کرد. بەڵام لە دوای پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم و لە دوای سەحابەکان کۆمەڵە کەسێکی تریش بە هەمان شێوە هاتن. بەداخەوە ئەوانیش ئیهمالیان کرد نوێژەکانیان، عیبادەتی خوای پەروەردگار، تەقوا و خواپەرستیان بەڕاستی زەعیف بوو. ئێمەش دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دوای سەحابە جیل بە جیل تەماشا دەکەی زۆرێکمان نوێژەکانمان دەفەوتێنین. ئێستا حساب مەکە مانگی ڕەمەزان و بە ڕۆژوو دەبیت، نوێژ دەکەی، دوای مانگی ڕەمەزان حاڵت چۆنە؟ وەڵاهی تەماشای نوێژەکان دەکەی، مزگەوتەکان دەکەی، ئەو کاتە دەزانی خەڵکی زۆربەی کێشەی قەبر و قیامەتی نییە. تەنها ئەو شەوەی کە دەڵێن بەیانی ڕەمەزانە، ئەو شەوە شەوی یەکەم ڕۆژی ڕەمەزان کە فتار دەکەینەوە تەراویح قەڵەباڵغە، شەوێ دوو شەو ناچێتە هەفتەیەک. تەماشا دەکەی هەفتەیەک نابا مزگەوتەکان ڕێک نیوەکە مەکات. لە زۆر مزگەوت تەجروبەم کردووە، قسەی خۆم نییە بە تەنیا. لە چکەکانی ئافرەتان لەیرە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ وردەوە دێ ئەچێتە ملیان و دوای فڕێدن، ناگاتە هەفتەیە دە ڕۆژ دە ملیانەیە تەواو. کۆتایی وازان ڕەمەزان تەنها دوو سێ ڕۆژە، ڕیزێ دوو ڕیز سێ ڕیز نوێژی عیشاکەن و ئەڕۆنەوە، تەراویح ناکەن. ئیتر بەهۆی فلیمەوەیە، بەهۆی فەیسبووکەوەی، بەهۆی دەست بەتاڵی و شت خواردنی بازاڕە، بە هەر کارێک بێ. من چەندەها جار لە مزگەوتە پرسیارم لە خەڵک دووە وتمە بۆ لە تەراویح دەرەچی ئەڕۆیتی؟ وەڵات سەری فلیمەکەم فەوتێکە تەراویحەکەم بکەم. ئەمە خەسارەتمەندی نییە ئینسان سونەتێک لە سونەتەکان و چەندەها سونەت واز لێ بێنێ بەر خاتری فلیمێک بەداخەوە. بۆیە ئێمەش بە هەمان شێوە خەمساردین لە نوێژی جەماعەتە. دوای مانگی ڕەمەزان مزگەوتەکان دەبینی چەندێ بێناز دەبن. زانایکی جوولەکە هی ئەم سەردەمە قسەی زۆر جوان دەکات، هەرچەندێ بێ باوەڕە. ئەڵێ ئێمە لە موسڵمانان ناترسین حتا ئەو کاتەی نوێژی بەیانی وەکو نوێژی جومعە قەڵەباڵغ نەبێ. ئەو کاتە لێیان نەترسین چونکە بەڕاستی گەڕانەوە بەلای خوا. وەرە بۆ مزگەوت کاکە بەس جومعە، غەیری جومعە ئەویش هەیە جومعەش ناکە. غەیری جومعە ئیشی بە نوێژی جەماعەت نییە. لە کاتێکە سەحابەکان دەفەرمون هەر کەسێک بەبێ عوزر لە نوێژی جەماعەت دوور کەوتایەتەوە، تاخیر وایە نەهاتایە بۆ نوێژی جەماعەت بەبێ عوزر، ئێمە بە منافقمان نەزانی. ئەمانە فڵان کەس منافقە نایە بۆ نوێژی جەماعەت، بەس جومعە دێ. کەواتە ئێمەش بە هەمان شێوە نوێژمان بە خەسار داوە، نوێژەکانمان لە کۆڵ دەکەینەوە، زۆرێکمان ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت نین بەداخەوە. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیح بوخاریدا ڕەحمەتی خوای لێ بێ، ئیمامی زوهری کە زانایەکی گەورەی تابعینە دەفەرمێت چوومە خزمەتی ئیمامی ئەنەسی کوڕی مالیک لە دیمەشق. ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێ ئەو سەحابەی کە 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ڕۆشتمە خزمەتی ئیمامی ئەنەسی کوڕی مالیکی خزمەتکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تەماشا دەکەم دەگری، زۆر بە کوڵ دەگری. سەحابەیەکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، لەگەڵ پێغەمبەری خوادا ژیاوە صلی الله عليه وسلم، لەگەڵ سەحابە ژیاوە. ئێستش حالیەن سەحابەکان کەمی ماون، لەگەڵ تابعینا دەژی. تابعین لە چاو ئێمە هەزار ئەو ئێمە چاک بن بخوا، هەر باسییان ناکرێت، هەر تەقوای ئەوان چاکەی ئەوان لەگەڵ ئێمە بەراورد ناکرێت. بەڵام ئیمامی ئەنەس کە تەماشای دوای سەحابە ئەکا دەستەکا بەگریان. ئەگەر ئەمڕۆی ببینایە، ئەم سەردەمی ببینایە بە چی بکردایە؟ ئیمامی زوهری دەفەرمێ وتم ئەنەسی کوڕی مالیک بۆچی دەگریت؟ چی ڕووی داوە؟ فەرمی وەڵاهی بۆ دەگریم ئەوەی کە کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەری خوادا بینیم صلی الله عليه وسلم و لە سەردەمی سەحابە بینیم، ئەمڕۆ هیچی نابینم. ئەو تەقوایە
ئەو عیبادەتی کە لە سەدەمی خۆشەویستی خوادا بینیم صلی الله عليه وسلم، لە سەدەمی سەحابە بینیم، والله ئەمڕۆ هیچی نابینم ئیلا نوێژەکە نەبێت. وهذه الصلاة قد ضيعت. ئەو نوێژە دەبینم خەڵکی دەیکات نوێژەکەیشیان بە خەسار داوە، بە هیلاک داوە. بەخوا نوێژەکەیشیان نوێژێک نییە کە بەڕاستی خوای گەورە پێی خۆش بێت. باشە ئیمامی ئەنەس ڕەزای خوا لێ بێ ئەبێ ئەگەر ئێمە ببینی ئەمڕۆ بێت چی بڵێت؟ نوێژی تابعینی بینیوە کە هیوای تایە بە 5-6 سەعات شەو نوێژی کردووە، وەکو ئێمە لە کۆڵیان نەکردوێتەوە، بەڵام دەڵێ نوێژ تەنها نوێژ دەبینم، نوێژەکەش بەڕاستی وەک جاران نەما. تەواو ئێمەش بە هەمان شێوەی تەنها گرنگ ئەوەی لامان نوێژەکانمان بکەین لە کۆڵی کەینەوە، ڕکوع بین، سجود دەبین، هەر چۆن هەڵەبەزینەوە، ڕائەکەین، ڕاومانەنێن. لەگەڵ ئیمامە نوێژ دەکات، پێش ئیمام بەرزە بێتەوە، پێش ئیمام نزمە بێتەوە. ئێبرای بەڕێزم بۆ ئەوە نەپەلە ئەەکەی، وەڵڵی هەر چەندێ پەلە بکەی حتا ئیمام نەوی سەلام عەلەیکم بۆت نییە نوێژ تەواوکەی، ئیتر پەلەفەری چتە، حتا ئەو سەلام نەدات بۆت نییە نوێژ تەواوکەی توش، ئیتر هەر چەندێ پەلە بکەی بێسوودە، تەنها گوناحبار دەبیت. ئێمە نوێژەکەشمان بەڕاستی بە هیلاک داوە، نوێژەکەشمان خەمساردین تێیدا. جا خوای گەورە وەک دوێنێ باسما کرد، فەرمی ئەوانەی کە نوێژەکانیان دەفەوتێنن، ئەوانەی کە شوێنی هەوا و ئارەزووی خۆیان دەکەون، فەسەوفە یەلقەونە غەیە، ئەوان دەڕۆنە ناو ئاگرەوە، دەڕۆنە ناو دۆڵێک لە دۆڵەکانی دۆزەخەوە، ئەهلی ئاگرن. ئەوانەی کە نوێژ دەفەوتێنن، ئەوانەی کە پەنا بخوا بە دڕەوشتی و خراپە دەکەن. بەڵام حەلمان چییە؟ خوا هەڕەشەی لێمان کردووە، چۆن بتوانین لە هەڕەشەی خوا خۆمان دەرباسکەین؟ خوای گەورە دەفەرمێ إلا من تاب وآمن وعمل صالحا فأولئك يدخلون الجنة. ناڕۆنە ئاگری دۆزەخەوە ئەو کەسانەی کە تەوبە بکەن، نوێژەکانی فەوتاندووە، تەوبە دەکا و بەڕاستی دەگەڕێتەوە بەلای خوا. تەماشا دەکەی شوێنی هەوا و ئارزوی خۆی کەوتووە و خراپەکاری کردو، بە دڕەوشتی و خراپەی کردو، ئێستا تۆبە دەکات. کە تۆبەی کرد بێگومان خوا لێی خۆش دەبێ، بڕیار نادەن لەسەر سونەتی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم، وعمل صالحا، کردەوەی چاکیش ئەنجامەدەن. کردەوەی چاک چییە؟ کردەوەی چاک ئەبێت دوو مەرجی تیا بێت، دوو مەرج. هەر کردەوەی چاک ئێمە ئەنجامماندا ئەم دوو مەرجەی تیان نەبوو، خوا لێمان قەبوڵ ناکە. یەکەم ئەبێ بە ئیخلاسەوە بۆ خوای بکەین، هەر چاکەیەک بوو ئەبێ لەبەر خاتری ڕەزامەندی خوا بێت. ئەگەر بۆ خوا و خەڵک کردمان، ئەوە چاکە نیە، ئەوە خراپەیە، ئەوە شەریک بە خوابڕیادان و ڕیایە. یەکەم ئەبێ بۆ خوا بێ، مەبەست تەنها ڕەزامەندی خوا بێ لێی، دووەمیش بە پێی سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. واتە شتێک بکەین حەدیثی لەسەر بێ، ئەگەر بەڵگەی شەرعی لەسەر نەبوو ئەوە بیدعی پێڵێن. بیدعە واتە شتێکە دژی سونەتە. ئەگەر تۆ شتێک بکەی لە دینا نەبێ، بێگومان خوای گەورە لێت قبوڵ ناکات، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. هەر کەسێ چاکەیە بکات، فەرمانی ئێمەی لەسەر نەبی ئەو چاکەیە بکە، کردەوەکەی ڕەدەکرێتەوە، خوای گەورە قبوڵی ناکات. کەواتە ئەبێ ئێمە تەوبەی ڕاستەقینە بکەین و ئیمانی ڕاستەقینەمان بەخوا و بە پێغەمبەری خوا هەبێت صلی الله عليه وسلم، و کردەوەی چاکیش ئەنجام بدەین. بەم سێشتە خوای گەورە چی وعدێکمان پێدە؟ تەوبە، ئیمان، کردەوەی چاک. کردەوەی چاک پەیوەندی بە دڵەوە نییە، ئاگادار بن. خوای گەورە ئەفەرمێ کردەوەی چاک، نافەرمێ ئەوەی تۆ ئیمان بێ چاکە بکات، کردەوە بکات. کردەوە بەلاشە دەکرێت، بە دڵ ناکرێت، بە تەنیا ڕاستەکەی نیەتەکە لە دڵایە، بەڵام تۆ بێ بە کردەوە هەڵسی نوێژەکانت بکەی. کردەوەی چاک بکە، خوای گەورە دەفەرمێت دەیخەمە بەهەشتەوە. ئەوەشی نوێژ نەکا و خەمسارد بێ و شوێنی هەوا و ئارزوەکانی خۆی کەوی، خوای گەورە وعدی جەهەنەمی پێداوە. جا بۆی ئەبێ ئەمە هەڵی بژێری، دوای مردن هەڵبژاردن نییە. کەواتە بەهەشت تەنها بۆ پێغەمبەران نییە سەلامی خوایە لەسەر بێ،
بەهەشت بۆ ئێمەشە و هەروەکو چۆن بۆ ئەوانە سەلامی خوایان لەسەر بێ، بەڵام بۆ مەرجەی ئێمە لە خوا بترسن. لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری داهاتووە ڕەحمەتی خوای لێبێ، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەهلی بەهەشت، خوای گەورە بە ئەهلی بەهەشت و خەڵکی بەهەشت قبوڵمان کات یا ڕەبی ئامین. ئەهلی بەهەشت ئەوانەی کە خەڵکی بەهەشتن و دانیشتووی بەهەشتن تەماشای سەروی خۆیان دەکەن، هەروەکو چۆن ئێوە سەیری ئەستێرەکان و حەسارەکانی ئاسمان دەکەن. تۆ تەماشا دەکەی لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا لە ئاسمان کۆمەڵە ئەستێرەیەک دەبینی گەش و جوان ڕووناک، چەندێ لە تۆ دوورە، چەندێ بەرزە. ئەفەرمێت ئەوانەشی کە بەهەشتین ئاوها تەماشای سەروی خۆیان دەکەن، کەسانێک دەبینن لە سەروی ئەوانەوەیە. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله علیه وسلم لە بەهەشتا 100 دەرەجە و پلۆپایی هەیە، هەر نێوان دەرەجەیە بۆ دەرەجەیەک نێوان ئەرز و ئاسمان، یعنی بەقەد ئەرز و ئاسمان چەندێکە ئەوەندە بینێتی، تەماشاکە خەڵکە بینی لە سەروی تۆیە. یعنی پەنا بەخوای گەورە ئینسانێک خۆی لەم بەهەشتە خۆشە مەحروم کە بڕاتە ناو ئاگرەوە بەرەو خوار بڕات باشە، یاخود ئاوە بەرەو ژوور بێتەوە و خەڵکی لە سەروی خۆی بتبینێتەوە ئەمە فڵان کەس و فڵان کەسە لە سەروی منەوە لە باشتر، کامیان باشتر؟ هەڵی بژێر ئەمڕۆ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لتەفاضلی ما بینهم، بۆچی کەسانێک هەیە وەکو ئەستێرەکان لە سەروی تۆوە، وەکو مانگ و خۆر لە سەروی تۆیە، بۆ لەبەر ئەوەی هەموو کەسێکی بەهەشتی پلۆپایەکی نییە، بەهۆی کردەوەکانەوە خوای گەورە پلۆپایەکەت پێدەبەخشی. هەتا لە قوتابخانەدا جاری وایە بە چەند پۆینتێک یاخود بە 1 دەرەجە تۆ سێکی دەرەجەیەکت زیادە دەبیتە یەکەمی کوردستان بۆ نمونە، تەماشا دەکەی نوقسانە بێ، تەماشا دەکەی بە دەیەمیش دەرناچیت، کەواتە ئەم دەرەجەیە دەورە بینێت. تۆش بزانە دەرەجەیە زیاتر بێنی پلەکەت لە بەهەشتا بەرزترە، دەرەجەیە کەمتر بهێنی نزمتر دەبیتەوە. خەڵکانێکی لە سەری تۆ ئابە و شێوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ئەمەی فەرموو وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی تۆ باسی دەکەی تلك منازل الأنبياء لا يبلغها غيرهم، ئەم پلە بەرزەی کە باسی دەکەی وەکو ئەستێرەکانی ئاسمان دەیان بینیت، یعنی ئەم کەسە لە بەهەشتایە، ئەوش لە بەهەشتایە، بەڵام ئەوەندە ئەستێرەکان چۆن دەبینی ئاوا بینیان هەیە، ئەوەندەش پلیان بەرزترە، حتا پلێ بەرزتر بێ زیاتر خۆشترە، شوێنەکە خۆشترە، حتا پلێ بەرزتر بی خانۆکەت ڕاقیترە، باخەکانت ڕاقیترن، هەموو شتێکە تایبەترە. جا بۆیە ئەمڕۆ لەوانەیە بەهۆی سبحان اللهەکەوە بەهۆی دوور کات نوێژەوە پلێ بەرز بیتەوە، تۆ نازانیت، هیچ چاکەیە بەکەم مەزانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سەحابە پێی فەرموو ئەوە تۆ باسی دەکەی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەستێرەکان لە خەڵکەوە دوور بی بەرز بی، ئەوە پلەپایەکە تەنها پێغەمبەران پێی دەگەن سەلامی خوایان لەسەر بێ، واتە غەیری پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هیچ کەسێک نییە ئەوەندە پلەی بەرز بێ خەڵکی ئاوا سەیریکا چۆن سەیری ئەستێرەکان دەکەن. پێغەمبەری خوا فەرمی ساسم نەخێر وانیە، نەخێر، والذي نفسي بيده رجال آمنوا بالله وصدقوا المرسلين، نەخێر بەخواوانیە بە هەڵەتێک گشتیتە، کەسانێک هەیە، پیاوانێک هەیە، ئافرەتانێک هەیە ئیمانی ڕاستەقینەیان بەخوا و بە پێغەمبەران هەیە سەلامی خوایان لەسەر بێ، خوای گەورە پلەپایی ئاوا بەرزیان پێدەبەخشی، پێغەمبەریش نین، سەحابەیش نین، بەس ئیمانێکی ڕاستەقینەیان بەخوا و بە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و بە هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، خوای گەورە ئەوەندە بەرزیان دەکاتەوە مسلمانە و لە ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، دڵنیا بە خەڵکی لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، والله بێ وەکو ئەستێرەکان ئەوە ملت بەرز بکەیتەوە سەرە بەرز بکەیتەوە بیبینیت، خوا لەو کەسانەمان بگێڕە یا ڕەبی. کەواتە ئەمڕۆ هەوڵ بدە بەهەشت تەنها بۆ پێغەمبەران نییە سەلامی خوایان لەسەر بێ، بۆ کەسانێکی ئیماندارن خوای گەورە فەرمی فەئولائیکە یەدخولونە الجەنەتە وەلا یوظلەمونە شەیئا، ئەوان دەڕۆنە بەهەشتەوە
ئەوەی تەوبە بکات، ئەوەی ئیمان بهێنێ و چاکە بکات، دەڕواتە بەهەشتەوە، بەڵام وەلا یوظلەمونە شەیئا، زڵم مستەمیشیان لێ ناکرێت. چۆن؟ خوای گەورە دەفەرمێ لا ظلم اليوم، ئەمڕۆ هیچ زڵمێک نییە لە قیامەت، نە زڵم لە کافر دەکرێت، نە لە زاڵم، نە لە ئیمانداریش. هیچ کەسێک زڵمی لێ ناکرێت، هیچ مرۆڤێک، هیچ جنۆکەیەک، هیچ گیان لەبەرێکیش. وەڵڵاهی یەک چاکت هەبێ لەبەر خاتری خوا ئەنجامت دابێ، دڵنیا بە نافۆتی، یەک چاکە، یەک سوبحان اللهت نافۆتی، یەک ئەلحەمدوللات نافۆتی، یەک زیکرت نافۆتی، یەک سڵاواتێکت نافۆتی، یەک دینارێکە لە پێناو خوادا بەخشیوتە نافۆتێ، دڵنیا بەلەوە هیچ حەق و مافێکیشت نافۆتی. ئەو حەق و مافەت لای دەسەڵاتدارێک بێ یا لای بێدەسەڵاتێک بێ، لای دەوڵەمەندێک بێ یا لای فەقیرێک بێ، لای خزمێک بێ یا لای بێگانەیەک بێ، لای ژنێک بێ یا لای پیاوێک بێ، حەق و مافی تۆ بە هیچ جۆرێک نافۆتێ، نە تکێ نەوتت دەفەوتێ، نە 250 دینارت، نە ئەو پارەی کە دەخورێ پارەی تۆ مافی تۆی دەخورێ، وەڵا ڕۆژێک دەبێ وەری دەگریتەوە زۆر لە ئێستا زیاتر پێویست بێتی. حتى پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيب دا فرميه وحتى للذرة من الذرة، حتى ميروليك بتشوك، ميرولي بتشوك كان هي نقورك ايش كان ميرولي لها ميرولي بتشوك ترى اگر ميروليك ظلمي لميرولي بتشوك كردبه خواي قولت هولي ليكت حقي ميروليك نافوتي، بخوا حقي مريشكك نافوتي، بەخوا حەقی بزن و مەڕێک و مانگایەک و شاخدار و بێشاخێک نافۆتی، بەخوا حەقی مێش و مێشولەیەک نافۆتی. ئیتە خەمی چیتە؟ مێرولێش تۆڵی لێکرێتەوە، مێرولەکان قڕ بەسەر ئێمە، مێرولەیەک غەدری لە مێرولەیە کردووە بێت تۆڵی لێ بکرێتەوە پاشان ببێ بە خۆڵ، بەڵام من و تۆ نابین بە خۆڵ، بۆ ناو جەهەنەم دەمان بن پەنا بەخوا ئەگەر خراپەکار بێت. قڕ بەسەرەکە لەوەدایە، ڕزگارمان نابێت. کەواتە خوای گەورە دەفەرمێ ئەڕۆنە بەهەشتەوە هیچ زڵمێکیان لێ ناکرێت، یەک چاکەیان نافەوتی، بەس بۆ مەرجەی بۆ خوا کرد بێتت، دڵنیا بە نافەوتی. کەواتە بە هەوڵێ بدەین زیاتر خۆمان بۆ قیامەتمان دووکەین، ئەوەشی کە لە دنیادا حەقمان دەخوا و مافمان دەخوا گوێمە دەرێ، بابی خوات. بەخوا زاڵم زەلیلە، سەرشۆڕە، ڕیسوایە، داماوە، قڕ بەسەرە، ئەبینی ڕۆژێک دەبینی بە بەرچاوی خۆتەوە دەیبینی کۆت و زجید دەکەنە دەست و ملوقاتیان، چی دەوێت؟ لە ناو جەهەنەمە شێم و جەراحەت و ئاوی گەرمیان ئەدەنێ، داماون، زاڵم داماوە بەخوا. ئەوەی حەقی خەڵکە خواگە دەوڵەمەندێکیش بێت بەخوا داماوە، بەخوا ئەوەی کە میراتیە خوا و میراتی خوشک و برازا و خوشکەزاکانی ئەخوا داماوە قڕ بەسەرە، خوا هەڕەشەی جەهەنەمی لێ کردووە، بەخوا داماوە. ئەوەی کە پارەی خەڵک بخوا و حەقی خەڵک بخوا، ئەگەر بچووترین حەقیش بێ بە غەش و خیانەت بە فێڵ، مەڵێ فڵانکەس فێڵم لێ کرد و شتەکەم دا بەسەریە، بەخوا ڕۆژێک دێت ئەبێ باجەکەی بدەیت. بۆیە خوای گەورە دەیانخاتە بەهەشتەوە ئالی بەهەشت، بەڵام زوڵمیش لە هیچ کەسێک ناکە. کافرێک بەپێی حەدیث، کافرێک حەقێکی لای بەهەشتیەکە بێ، خوای گەورە حەقی بۆ وەرەگرێت، و کافرەکانیش خوا هەمویان لە جەهەنەمە یەک عەزابیان نییە، بەپێی تاوانەکانیان. کافرێ دوو کافرمان، یەکیان کافرە و یەکیان پیاوکوژیشە و کافریشە، بێگومان پیاوکوژەکە قیامەتی سەختترە. بۆیە بەهەشت پلۆپایە، جەهەنەمیش پەنا بەخوا هەر بەرەو خوار دێ و بەپێی تاوانەکانیان شوێنەکەیان بۆ دیاری کراوە، هەمویان یەک شوێنێکیان نییە، وەک سزایان نییە. کەواتە خەم مەخۆ، بڕۆیتە بەهەشتەوە بە ئیزنی خوا هیچ حەق و مافێکت نافەوتی، پەنا بەخوا ئینسان بڕاتە دۆزەخیشەوە، خوای گەورە حەق و مافەکانی بۆ دەگەڕێنێتەوە، ئەوەی حەقی خۆی بێ. بە حەدیثێک کۆتایی بۆ وتارەکە دەهێنین، لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە، حەدیثێکی خۆشە بۆ ئێمە و بۆ تاوانبارانیش بە هەمان شێوە خۆشە، هەمومان تاوانیش دەکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە لە کاتی محاسبەتە، خوای گەورە پیاوێک هەڵدەبژێرێ لە ئومەتی من،
ئومەتی منە. ئەم پیاوە لە دنیادا حتا کاتی مردنی بەس خراپەی کرد، بەس کاتی مردنی گەڕاوەتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 99 سجیل، هەر سجیلێک حتا چاوی مرۆڤ چەندێ بڕەکە، چاوی تۆ چەندێ بڕەکە، چەند کیلۆمەتر، حتا چاوی تۆ بڕ بکە، ئەو سجیلانە هەر هەمووی پڕ کراوەتەوە لە گوناه و تاوان. بەڵام حەقی خوایە، حەقی خەڵکی نییە. حەقی خوایە. بینی خۆی خوای گەورە خراپ بوو زۆر. سەهەیە بینی خۆی خوا خراپە بەڵام زڵم لە خەڵکی ناکە. حیشە زڵم بینی خۆی خوای گەورە خراپە بینی خۆی خەڵکیش خراپە. ئەوە قوربەسەریە. لە هەردوو لاوەتیا چووە. 99 سجیل پڕ کراوەتەوە، هەر سجیلێکیش ئەو تا لاپەڕێگەمە دەبینی چەندێ بچووکە. بەڵام ئەو سجیلێکە پڕ کراوەتە خوا ئەزانێت چەندێک قەبارەی گەورەیە چەندێکشە، بەڵام هەتا چاوی مرۆڤ بڕ بکات ئەوەندە درێژە هەر سجیلێک لە 99 سجیلەکە. 99 سجیلە هەمووشی پڕە لە گوناه و تاوان بینی خۆی خوای گەورە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە هەڵی بژاردووە ئەم پیاوە، دەفەرمێ ئایا ئینکاری ئەم تاوانانە دەکەی؟ 99 سجیل حتا چاوی مرۆڤ بڕ بکات هەمووی گوناه و تاوانە، ئینکاری ئەم شتانە دەکەی کە کردوتە؟ ئایا ئەو مەلایکەی لای چەپ کە گوناهەکانی نووسیوە زڵمی لە تۆ کردووە؟ خوای گەورە عالمە. ئینکاری ئەم شتانە دەکەی؟ مەلایکە زڵمی لە تۆ کردووە، شتێکی نووسی بە تۆ نەتکردبێ، تاوانێکی نووسیوە، ئەڵێ لا یا ڕەب، نابەخوا، سوێن بە پەروەردگار، سوێن بە گەورەی تۆ ئەی پەروەردگارم، ئەوەی کە نووسراوە هەموویم کردو، هەموویم بیرەخوێتەوە. مەلایکە یەک زڵمێکی لە من نەکردو، ئینکاری یەک شتێکی ناکەم. هاجارێ ئیمتیحانێکمانەیە لە دنیا، دوایێک ئیمتیحانەکە دێتەوە کاکە ئێمە مامۆستا ڕەخنەمانەیە، ڕەخنەمانە جا ڕەخنەکان چاکە کرێ، وەڵام مامۆستا غەڵەتی کردو ئەبوایە ئەم دەرەجەیە 5 نەبوایە 6 بوایە بوون 7 بوایە. ئەم شتانە مەجاری تێیە، جارێ مامۆستا لی تێکە چێ یا مەشغوڵە نایخوێنێتەوە، بەڵام مەلایکە مەشغوڵ نین. مەلایکە شتێک نانووسن غەڵەتی تیا بێت، چونکە قەت بێ فەرمانی خوا ناکەن. سەلامی خوایان لەسەر. خوای گەورە دەفەرمێ ئینکاری ناکەی، زڵمت لێ نەکراوە، ئەمڕۆ عوزرێکت هەیە، ئەمڕۆ شتێک هەیە خۆتی پێ دەرباسکەی لە عەزابی خوا؟ دەڵێت نا وەڵڵا، نە پەروەردگار، سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ، هیچ شتێکم پێ نییە ئەمڕۆ خۆم پێ ڕزگار بکەم، عوزرم نییە، تاوانم کردووە و ئەمڕۆش هیچ هیوایەکم نەماوە، تەواو بێ هیوام. خوای گەورە دەفەرمێ ئەمڕۆ زوڵم لە تۆ ناکرێت، زوڵم لە تۆ ناکرێت، چونکە خوا زوڵم لە کەس قبوڵ ناکە و خۆشی زوڵمی لەسەر خۆی حرام کردو. خوای گەورە دەفەرمێ زوڵم قبوڵ ناکەم، ئەمڕۆژ تۆ زوڵمت لێ ناکرێت، ستەمت لێ ناکرێت. یەک بیتاقەیە دەرەکەن، بیتاقەیە چۆن دەڵێ شتێکی بچووک، چۆن وەکو هەوەیە شتێکی بچووک ئاوا بیتاقەیەک، ئەم بیتاقەیە دەرەکەن تەنها لێ نووسراوە ئەشهەد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. تەنها شایەتمانێکی تێ، یەک شایەتمانی هەیە، بەڵام بەدڵ شایەتمانی هێنا و دوایی وەفاتی کردو، بەڕاستی گەڕاوەتەوە. سەحابە هەبووە گەڕاوەتەوە بۆ لای خوا، موسڵمان بووە، پێش ئەوەی نوێژ بکا و بگاتە کاتی نوێژ شەهید بووە، نوێژیشی نەکرد چۆ باشتەوە، چونکە لە کۆتایی تەمەنیا گەڕایەوە. خوای گەورە ئاخرمان بەخێر بگەڕێت. خوای گەورە دەفەرمێ ئەمڕۆ زوڵمت لێ ناکرێت، ئەم بیتاقەت لای ئێمەیە، ئەم شایەتمانەت لای ئێمەیە کە بەڕاستی وتوتە، ئەوش دەڵێ خوایە گیان شایەتمانێک بیتاقەیەک لە بەرامبەر 99 سجیل پڕ لە گوناه و تاوانە ئەبێت چی سوودێک بە من بگەێنێ، چی دڵێکم پێی خۆش بێ؟ خوای گەورە دەفەرمێ تەماشاک، حازر بە شایەتمانەکەت بکێشین لەگەڵ 99 سجیل گوناه و تاوان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم شایەتمانەکە لە تای تەرازویەک دانێن، یەک شایەتمانێکی هێناوە، بەڵام بەڕاستی شایەتمانی هێناوە، بەڕاستی گەڕاوەتەوە، تۆبەی کردووە، بەڵام قەدەری خوا زوو دەمرێت.
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 99 سجیل گوناه و تاوانیش لە تای تەرازۆکەی تردا ئەنێن ئەفەرمێ گوناه و تاوانەکان هەموویان دەچنە ئاسمانە بەڵام لەگەڵ ناوی خوادا لەگەڵ شایەتمانە هیچ بیتاقە هیچ شتێک هیچ سجیلێک هیچ تاوانێک وەزن و قورسایی نامێنێت کاتێ ئەو بیتاقە دانێن ئاوای لێ دەکات ئەو 99 سجل تاوانە ئاوا بەرز دەبێتەوە بیتاقەکەش قورس دەبێت دەڕواتە کۆتایی تەرازۆک بۆیە ئەو کەسە دەڕواتە بەهەشت کەواتە ئێمە دڵخۆش بین ئەگە تاوانمان کرد با بەڕاستی چاکش بکەین بۆی خوای گەورە لێمان خۆش بێ ئەو کەسانشی خراپەکارن با بگەڕێنەوە بۆ لای خوا هەرچەندە تاوانیان هەبێ بینی خۆی خوای گەورە لە هەمووی خۆش دەبێ بەس بۆ مەرجەی تۆبەی ڕاستەقینە بکەن و ئەو شایەتمانش دڵمان پێی خۆش بێ کاتێک کە شایەتمانێکمان هێنا لە غەیری خوا باوەڕمان بە هیچ دار و بەرد و قەبرێک نەبوو و لە سەر سونەتی پێغەمبەری خوا بووین صلی الله عليه وسلم ئینشاءالله قیامەتمان زۆر باش دەبێت ئەگەر لەسەر خورافیاتیش بین و ننکم چی فێر کردمە هەر لەسەر ئەو بەرنامە بم ئیتر حەقە ناحەقە باپیرم چی فێر کردمە هەر لەسەر ئەوە بم بەڕاستی تووشی تاوان و گوناح دەبم نابێت سەرچاوەی دینی ئێمە نەنکمانە نە باپیرەمان نە باوکمان نە دایکمانە نە مامۆ خاڵۆمان سەرچاوەی دین ئەو قورئانە پیرۆزەیە کە دەیبینین لەگەڵ حەدیثەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کەواتە کاتێ شتێکت پێ دەوترێ ماڵێ باوکم وای نەکرد باپیرم وای نەکرد باوکم مەلا بوو وەڵای وای نەوت باوکی تۆ خۆ مەلا بخۆ حتی کتابی دینی نەیخوێناوە هیچ عولەمایەک نییە هەموو شتێکی هەموو حەدیثێکی خوێنابێتەوە باوکی تۆ چێ داماوێ ئەوڵا کاکە باوکم وای نەوت برای بەڕێزم شوێنی حەق بکەوە ئەبێ شوێنی حەق بکەوی ئەو کاتە ئینشاءڵڵا لە دنیا و قیامەت سەربەرز دەبیت جا خوای گەورە وعدی بەهەشتی دا بە ئیمانداران لە وتاری داهاتوە ئینشاءڵڵا باسی هەندێک لەو وعدانەی خوا دەکەین کە لە بەهەشتا بۆ ئیماندارانی داناوە وعدی چی پێیان داوە و بەهەشت چۆنە ئینشاءڵڵا لە وتارەکانی داهاتوە باسی دەکەین بە پشتیوانی خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کەی یا ربی خوای لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژمان عیبادەتمان هەموو چاکەکانمان لێ قبول کەی یا رب العالمین خوایان بە ئەهلی نوێژ و عیبادەتمان قبول کەی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی ئەوانەی لە نەخۆشخانەکان لە ماڵەکان نەخۆشن خوایە شیفایان بدەیت ئەوانەی حاڵیان خراپە خوایە حاڵیان باشکەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.